ئەم قورئانە هەمووی دادپەروەریە، بڕواتان هەبێ ئەگەر میلەتان، ئەگەر گەلەکان، ئەگەر دەسەڵاتەکان، حکومڕان و دەوڵەتەکان بگەڕێنەوە بە خزمەت قورئان، هەم سەرۆک و سەرکردەکان، وەزیر و گزیرەکان هەمویان بە ژیانێکی مرتاح دەژین و سەربەرزی قیامەتیش دەبن و میلەتەکەش هەمووی دەحەسێتەوە. لە قورئانە مافی کاربەدەست دیاری کراوە، مافی میلەت دیاری کراوە، باسی دادپەروەری کراوە، باسی یەکسانی لە بینی تاکەکانی کۆمەڵگادا کراوە، باسی نەهێشتنی گەندەڵی کراوە، باسی ئەوە کراوە کە ئینسان ستەم نەکا، کە دەسەڵاتی هەبوو ئینسانێکی دەستپاک بێ، داوێن پاک بێت، چاوپاک بێ، بەبەزەیی بێ، بەڕەحم بێ. هەموو باسی گەلانی پێشوت بۆ دەکا، باسی سەرکردەکان و دەسەڵاتدارانی مێژوت بۆ دەکا. ئەیکا بە نمونە بۆ دەسەڵاتدارانی ئێستا ئەڵێ مێژویان خوێنەوە، سەیریان کە ئەوانەی دادپەروەر بوون، ئەوانەی لەگەڵ میلەتی خۆیاندا باش بوون، چەند سەربەرزی لای خوا و ڕووسوری ناو مێژوو گەلەکەیانن. ئەی ئەوانەی وەکو فیرعەون ستەمکار بوون، منداڵیان دەکوشت، ژنیان ئیهانە دەکرد، میلەتیان دەکرد بە دوو چینەوە، چینێک لە ئاسمان و چینێک لە ژێر زەویدا، دایان چەوسانەوە مافیان دەخواردن، نەتەوەکانیان ئەوەی غەیری خۆیان بوودانیان پێدا نەدەهێنا، ڕەگەزپەرست بوون. ئەوانە خوا دەفەرمێ بزانە چۆن بەدبەخت بوون، چۆن ڕیسوای قیامەتن، چۆن لە ناو زوڵدانی مێژوودا ناویان تۆمار کرا، چۆن هەموو ڕۆژە نەفرەتیان لێ دەکرێت. کەواتە کەسێک کاتەکە دەبێتە کار بەدەست و پشت لە قورئانەکە دەکا، بەرژەوەندێ درۆینەکانی خۆی دەخاتە پێشەوە. قورئان دەفەرمێ ئەمانە کانوا عنه معرضین، ئەمانە ناڵێن کافرین ئێمە، گاڵتە بە قورئان ناکە، ماچی دەکا، لەسەر سەری دادەنێ، بەڵام کە دێتە بواری جێبەجێکردنەوە، زانی بەرژەوەندیە ناڕاستەکەی خۆی لەگەڵ قورئانەکەدا یەک ناگرێتەوە، پشت لە قورئانەکە دەکا. نەعوذ بالله. بۆیە موسڵمان دەبێت زۆر ئاگادار لێبێ. سێمیان موسڵمانێکی ڕاست و ساخ خوای پەروەردگار لەوانەمان حیساب بکە. موسڵمانی ڕاست و ساخ ئەوەندەی بۆی بکرێ هەوڵی فێربوونی قورئان دەدا کە بیخوێنێتەوە، فێر ببێ و بیخوێنێتەوە لای مامۆستایەک، یان بە قەڵەم قورئان یان بە هەر شێوازێکی سەردەم. دوای ئەوەی کە دەیخوێنێتەوە لێی وردەبێتەوە، لێی وردەبێتەوە، بزانە ماناکەی قورئان چییە، تەفسیرەکان دەخوێنێتەوە، چەندی شارەزایی بێ، توانای هەبێ شارەزایی خۆی لە قورئان زیاد دەکات. ئەمە موسڵمانی ڕاست و ساغا. ئەمجا سوپاسی خوای لەسەر دەکا، هەموو جار کە ئەو قورئانت بینی خوێنتەوە، بیخە سەر سنگت، بیخە سەر سەرت، ماچی بکە، سوپاسی ئەڵڵا بکە، بڵێ یا ڕەبی خوای حەمد و سەنا بۆ تۆ، خوای پەروەردگار تۆ چەند بەبەزەیی و بەڕەحمی لەگەڵ ئەم بەندە گوناهبارەدا، ئەم کەلامەی خۆت. ئەخە قورئان بڕێزان زۆر عەجیب و غەریبە، ئەمە کەلامی ڕەب العالەمینە، یەک وشەی بەشەری و مرۆڤێکی وەکو خۆمانی تێدا نییە، تەنانەت یەک وشە، یەک نەگوشەیەک، تەنانەت پیتێک، زەممە و فەتحە و کەسرەیەکی پێغەمبەری خوای تێدا نییە صلی الله علیه وسلم، هەمووی لە لای پەروەردگارەوە دابەزیوە. کەواتە ئەمە سوپاسی خوای لەسەر دەوێت. خوا هەموو کەلامەکەی تۆ کە لە ماوەی 23 ساڵدا بۆ پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم هاتووە، ئاوا لەبەر دەستمایە دەتوانم بیخوێنمەوە، دەتوانم لێ حاڵی بم، بە هەموو زمانەکانی دنیا تەرجمە کراوە، بە زمانی کوردی شیرینی خۆمان هەیە. ئەمە سوپاسی خوای دەوێت. هەرجا قورئان بینی سوپاسی خوا بکە، ئەمجا دڵت پێی خۆش بێ. ئەها هیوا هەیە بەڕێزان سەرکردەیەک، سەرۆکێک، دەسەڵاتدارێک، سەرۆکی پارت و حیزبێک ئەگەر نامەیەکی بۆ بنووسێ، هەڵی دەگرێت لە ئەرشیفی تایبەتی خۆیدا، لە بەرگی تایبەتی خۆیدا، ئەڵێن نەوەکانیشم شانازی پێوە بکەن، کاتی خۆی ئەو سەرکردە ناودارە کە لە مێژوودا ناسراوە، کە لە ناو گەلەکەیدا ناسراوە، ئەوەتانە نامەیەکی تایبەتی بۆ من نووسیوە. ئەوە چەند دڵی پێخۆشە. ئەو قورئانە تەشبیه بە کەلامی بەشەر نەبێ، خوای پەروەردگار بۆ یەک بە یەکمانی ناردووە، ئەبێت خوا چەند دڵت پێخۆش بێ. کەسێک خۆشەویستە کاغەزێکت بۆ بنووسێ، نامەیەکت بۆ بنووسێ، بەردەوام دڵت پێخۆشە. ئەی ئەگەر ئەو کەسە ڕەب العالەمین بێ کە خالیقە و مەخلوق نییە، کە کەلامەکەی ئەزەلیە و ئەبەدیە و حتا هەتا دەمێنێتەوە، کە جار بۆ جار دەیخوێنیتەوە، هەمیشە نوێیە، هەمیشە تازەیە، ئەبێت چەند دڵت پێخۆش بێ. دوای دڵ پێخۆش بوونەکە ئەمجا کاریشی پێ بکەیت. ئەمەیان زۆر گرنگە. هیوا هەیە لە سەحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوە چ هەموو قورئانی لەبەر نەبوو بێ، چەند سوورەتێکی قورئانی لەبەر کردووە، دوای شەهید کراوە، وفاتی کردووە، بەڵام ئەوەی پێگەیشتووە لە قورئانەکە کاری پێ کردووە. هەشە هەموو قورئانی لەبەرە پەنا بەخوا، بەڵام کاری پێ ناکە. لەبەریەتی وەکو موسحەف هەمووی لەبەرە، هەمووت بۆ دەخوێنێتەوە لەبەر، بەڵام کاتێ دەگاتە سەر کردارەکان کار بە قورئان ناکە. مسلمانی ڕاست و ساغ و پابند بە دینی خوای پەروەردگارەوە لە دوای ئەوەی کە قورئانەکەی خوێند،
فێری بوو لێی وردەبێتەوە سوپاسی خوای لەسەر دەکات دڵی پێی خۆشە ئەمجا کاریشی پێ دەکات.